أكبر الله أكبر الله أكبر الله أكبر مزگەوت لە هەر شوێنێک بێت ڕۆڵ کاریگەری خۆی هەیە بە تایبەتی مزگەوتێکی ئەوها لەو شکڵە کە بە شێوازشی زۆر مۆدێرن و جوان و ڕێکوپێک و دیزاینێکی جوان و دروست کراوە خەڵک نوێژخوێنان بە تایبەتی هەم ئەوانەی کە خەڵکی ئەم ناوچێن و خەڵکانی تریش کە مسافرن دێن نوێژ لێرە دەکەن دڵیان پێ خۆشە کاتێککە دێنە ناو مزگەوتەکەەوە دڵیان دەکرێتەوە بە بینینی مزگەوتێکی ئەوها و دیزاینێک و شکلێکی ئەوها جوان. ئەم مزگەوتە لە ساڵی 2011ەوە دەستی پێکردووە لە ماوەی 5 ساڵ تەواوە لە دروازەی ڕانیە دروستکراوە لەبەر ئەوەی شوێنێکی گونجاو بووە بۆ شارەکە. ڕووبەرەکەی لەسەر 1200 متر دووجا دروستکراوە. مزگەوتەکە لە ناوەوە 28 بە 28 بەرزیەکەی 20 مترە. جگە لە شوێنی نوێشکردن قاتی ژێرزەمینەکەی هۆڵی پرسە لە خۆ دەگرێت و هەروە چەندین حەمام و مشتەمەلاتی لێ دروستکراوە. 3 خانووی بۆ مەلای مزگەوت و مزیەول لێ دروستکراوە، هۆڵی پرسەی لێ دروستکراوە، پارک و حەدایقێکی بەرفراوانیشی لێ دروستکراوە. خەریتی ئەم مزگەوتە لە مالیزیەوە هێنرا بوو و لە هەولێریشەوە مەسەرەن مزگەوتێکی لە هاو شێوەیە دروستکراوە و ئێمە لێرە وەکو ئەندازیارانی کە لە لێرە و لەگەڵ کاک ئیسماعیل و چەند ئەندازیارێک لە شاری هەولێر پەرەمان زیاتر بە نەخشەکەداوە بۆ ئەوەی شێوەیەکی جوانتر و بەدەست بێنێ. مزگەوتی حاجی مستەفا عەلی سەرڕای ئەوەی کە خۆی مزگەوتە و لە هەموو بەشەکانی مزگەوت پێکاتوە شتێکی زیاتری تێدایە کە ئەویش قوتابخانەیەکە لە کەم مزگەوتدا هەیە لە 5 ژوور و ئیدارە پێکاتوە و هۆڵێکی نایبی هەیە و حوشەبەرێکی هەیە کە قوتابیان دەتوانن لە کاتی پشوەکانیاندا ئیسراحەتی تێدا بکەن. ئەم خولانە هاوینان دەکرێتەوە بۆ قوتابیان و بۆ مناڵانی ئەم گەڕەکە فێری زانستی قورئان خوێندن و حتا لە دەورەکەدا زمانی ئینگلیزیان پێگوتراوە و زمانی عەرەبیشان پێگوتراوە. بێگومان خەڵکی ئەو گەڕەکەش سوودێکی زۆریان لەو مزگەوتە بینیوە. لە زۆرە لە مزگەوتەکانی تریشەوە خەڵک دێ بۆ نوێژەکان بۆ ئێرەوە نزیک لە کۆمەڵێک دەوائیرە لە کاتی دەوامە مۆزەفەکان کاتی نوێژ دێن بۆ ئێرە سود لەو مزگەوتە دەبینن. خوا خێری بنەماڵەی حاجی مستەفا بنووسێ و ئەوەی کەوا هەستان بە دروستکردنی ئەم مزگەوتە و هیوادارم لە خێرخوازانیش کە چاو لە ئەو بکەن و لە هەر شوێنێک مزگەوت پێویست بێ دروستی بکەن.